پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتوو بە ژمارە 2686 دەفەرمێ من قال إذا أصبح هەر کەسێ بەیانی کردەوە بەیانی بەسەرا هات بڵێ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا هەر کەسێ بڵێ رازیم الله پەروەردگاری من بێت رازیم ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی من بێت رازیم محمد پێغەمبەری من بێت صلى الله عليه وسلم پاداشتەکەی چییە فأنا الزعيم لآخذن بيده ئەوە من زەمانەتی ئەوەی بۆ دەکەم زەمانەتی بەهەشت بۆ ئەکرێ گە ذیکری خوا بکەی هەر بەیانی کە لێت بۆ یەک جار بڵێ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ئەوە دەفەرمێ من زەمانەتی ئەوەی بۆ دەکەم دەمە کەفیلی ئەوەی لآخذن بيده حتى أدخله الجنة ئەوە زەمانەتی ئەوەی بۆ کەم دەستی ئەو ئینسانە دەگرم حتا دەیخەمە ناو بەهەشتەوە بەویستی خوا بەڵام ڕازیبی ئیسلام بەرنامەی تۆ بێ ڕازیبی ئەڵڵا پەروەردگاری تۆ بێ نەک قەبر و دار و بەرد نەک ئەوانە دارەکان لە خەڵکی ڕاوەشێنن ئەو پەروەردگار و خوای تۆ نین رازیت محەممەد پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم پێغەمبەری تۆ بێ صلی الله عليه وسلم بەرنامەکەی ئەو تەطبیقی لەسەر سونەتەکانی بی نەک لەسەر بیدع و خرافیات بی ئەوە تۆ ئەگەر کاتێ لەسەر بیدع بووی لەسەر سونەت نەبووی ئەوە ڕازی نەبوویتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری تۆ بێ صلی الله عليه وسلم ڕازی نەبوویتە بە کردەوەکانت دەسێلمێنی چونکە شوێنی ئەو ناکەوی ئێمە ئاگاداری خۆمان بین بە ناوی دینەوە خەڵکی چاواشە نەکەین بەڵام دوژمنانی خوا هەوڵ